لەو دەقەوە من کەسوکارەکەم نەدیتەوە هەموو ڕۆژێکمە شانزەی سێ قەت لە یاد ناکەم هەتا وەکو ئەم ساتە وەختەش کە لە ژیاندام لە ژیاندام هەر چاوەڕێیان بۆچی لەبەرەوەی تەنهایەمە کورد بەخوای گەورە لەو کاتەژە خۆم حەشاردا لەبەرەوەی نەم من ئەنفالم کەن ژیان ئەو کاتە زۆر بۆ من سەخت بوو یعنی ناڕەحەت بوو ژیان لە بێکەسیدا ناڕەحەتە نە کەسێکت هەبێ نە دایکە بێ نە باوکە بێ نە خوشکە بێ نە برا هەبێ ئەمەش دایکمە لێرەیە ئەمەش منداڵەکانی کەن کە کەوتون بەسەری دایکمەوە ئەمەشیان کاک نەجمەدینی پوورزامانە لێرەیە شەید بوو ويلون 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 وزيدا كتم كلو كاش خانان وزيدا كتم سري سرتا بناوی خوای گەورە مێرەبان من کە ناوم مزەفەر ئەسکەندەر عەبدوڵڵایە تاقانەی کیمیابەرانم بەش بە حاڵی خۆم من لە کیمیابەرانی هەڵەبجەدا لە شانزەی سێ تەنها خۆم ماوم لە بنەماڵەکەمدا حەوت کەس بوون ئێمە لە خانەوادەکەماندا من شەشیان شەید بوو بەس بخۆم ماوەتەوە بە تاقانەی بە تەنیایی دیسا بۆمبە و بارانە هەر دەرێ کردی مژدومانە دیسا ناڵە بریندارانە دەنگێ دایکا تێلی سەر لۆرگێوانە بابک بکە دەرخوداوێژە سەر زارۆکانە لێ زارۆکمانە بێنەفەس بێڕح و بێجانە ئاخ بریندار وەیلۆن وەیلۆن لە بنەماڵەکەماندا ئێمە چواردە شەیدمان هەیە ئەو کات لە ساڵی 1982 ئێمە ماڵمان لەم شوێنە دانیشتەجێ بووین لە ساڵی 82ەوە هەتاوەکو 88 بەداخەوە دوای کیمیابەرانی هەڵەبجە لە شانزەی سێ خانەوادەکەم هەمویان شەید بوون بە تەنیا خۆماوەتەوە و ئەم خانوانە کە ئێوە دەیبینن ئەم خانوانە هەر هەمان شێوە دروست کراوەتەوە بەس ئەمانەی کەیان دەستکاری کراوە گۆڕانکاریاتەوە بەسەرا ئەو خانوانەی کەش دوو ژوور هۆدەیەک بوون لێرە ژێرزەمینێکە بوو لەو ژێرزەمینە دایمە خۆمان حەشاردا بوو لە تا چوار ڕۆژ لە 12 مانگی سێوە ئەو تۆپبارانە کە دەستی پێکرێتەوەکو شانزەی سێ ئێمە هەر لێرەدا ژیانی بەش بە حاڵی خۆم لەو کاتەدا ئێمە ئەتر ئەو کوڕی پورم لە ماڵمان بوو دوانیوەڕۆ بوو ئەم کاتانە هێشتا زووتر بوو سەعات دوو سێ و نیوانە بوو چوین بۆ کانیقۆکە بۆ ئۆبەر بۆ ماڵی خۆیان لەو دەقەوە من کە سوکارەکەم نەدیتەوە ئێمە پێش کیمیابەرانی هەڵەبجە ماڵمان لە گوڵان بوو لە هەڵەبجەی شەید ماڵمان لە گەڕەکی گوڵان بوو ئێمە خانەوادەکەمان پێکات بووین لە 7 کەس بەخۆمەوە 7 کەس بووین هەڵبەتە ئەو کاتە کە تۆپباران دەستی پێکرد 4 دانە ڕۆژ ئێمە لە ژێرخاندا نەمانتوانی بێنێ دەرەوە دوای 15 ئەو ڕۆژە کە 15 مانگ بوو ئێوارەی 15 مانگ کوڕێکی پورم بە ناوی کاک بێستون سەیکەریم ئێستش لە شاری سلێمانیدایە سوپاس بۆخوا و زیندوو ماوە لە ژیاندا پێکەوە بوون ئێمە لە ماڵی ئێمە بۆ کوڕا وتی ئەگەڕێمەوە بۆ ماڵی خۆمان لە ماڵیان لە کانی قۆڵکە بوو لە گەڕەی کانی قۆڵکە لەمبەرەوە تقریبان سعات 3 بۆ 3 و نیوی دوانیوەڕۆ بوو ئەو کات منیش لەگەڵ دایک و باوکو کە سوکارەکەم بووم وتیان کاکە مەڕۆ منیش وتم دەبێت لەگەڵم کوڕی پورما بچم بۆ ماڵیەوە لەو کاتەیە سەرقاڵیەوە بووین کە نەچم ئەوان وتیان مەڕۆ منیش وتم هەر دەبێت بڕۆم لەو کاتەشتا خاڵێکم هەبوو کە مەندام و بە ناوی یۆنس سالم محەممەد کەریمەوە وتی لەگەڵ ئێوە خۆتان بمبەن بەر حاڵەو کات خاڵیشم وتمان کاکە تۆ کە مندامیت و ناتوانیت و ئەمانە وتی هەر دەبێ بمبەن لەگەڵ خۆتانە کە هێنامان لەگەڵ خۆمان من ئەو کاتەتر خواحافیز یەک جارێکیم لە کەسوکارم کرد نەمزانی بۆ دوا ڕۆژ و دوا ماڵاواییە لە ئەوانی دەکەم بەڵام بەداخەوە من بۆ دوجار کەسوکارم نەدیتەوە یعنی لوای ئەوە کە خواحافزیم لێکردوون لە ماڵ هاتمە دەرەوەتر نەمبینینەوە هەتاوەکو ئەم ساتە وەختەش کە لە ژیاندام هەر چاوەڕێیانم
بەڵام بەداخەوە ئەو دیکۆمنتانە کە لە 16 سێ و لە دیکۆمنتەکانە سێ دەکرێن و لە سۆسیال میدیا دەرەکەوێت کەس و کاری من پێم وایە لەم گۆڕستانەدا بن. کەس و کارەکەی من خۆمان ماڵی خۆمان 6 کەس 6 شەیدمانەیە، بەڵام بنەماڵەکەمان 14 شەیدمانەیە. نەنکم و 2 پورم و پیاوێکی پورم و اینجا 2 منداڵیان و خاڵۆزایەکی باوکم و نەنکی دایکم و ئەمانە هەمویان ئالێرا شەید بوون. بەڵام ئێستاش هەر چاوەڕێم، بەڵام لەو کاتەشدا کە چاوەڕێم ئەو کەسانەی کە هاتبنە سەر کۆس و کارەکەی من بە حکمیەوەی کە باوکم من بە کابرایەکی دەوڵەمەند و بازرگان بۆ کات ماڵۆپورێکی زۆریان پێ بوو، پالۆپورێکی زۆر لەگەڵ ئاڵتوونە، ئەو کەسەی کە دیتی بنین ناوێرێ بڵێ، ینی بە حکمیەوەی ناوێرێ ئەڵێ ینی داوای مەسەرەن ماڵەکەمان لێ دەکەن یا ئەوەندە. بەڵام ئێمە هەتاوەکو لە ژیان داماد مابین من هەوەکو خۆم هەموو ڕۆژێکمە 16 سەیە 16 سێ قەت لە یاد ناکەم من. ئەو بەهارانش کە دێن بەسەرماندا من حەزەکەم بەهار هەرچەندە فەسڵێکی خوایە، بەس بە حکمیەوە ئێستا من سواسی خوا دەکەم. من خاوخێزانم هەیە، خاوەنی 5 منداڵم، بۆ منداڵەکانم دایم دەڵێن باوکێک گیان ئێمە کەسمان نیە، ینی باپیرمان نیە، نەرکمان نیە، پورمان نیە، خاڵمان نییە. ئێساش بگرە کەلاوەکانی هەڵەبجە هەروەکو 16 سێن، ئەمڕۆ کەشی 38مین ساڵ یادی 16 سەیە. ئێستا من ینی خۆتان دەتوانن من بەنەوە شوێنانەی کە کەلاوەتان پێ پیشاندەم هەر هەمان ڕۆژی 16 سێ پێوە دیارە. بۆچی؟ لەبەرچی؟ لەبەرەوەی تەنها ئێمە کورد بوون، لە پێناو کوردبووندا ئەم ینی شەهیدانەمان داوە لە پێنا ئەوەیە کە کوردی ناسنامەمان گەلی کووردە. ئەو کاتە کە من دوای بەسەرهاتی کیمیاماران کە من دوای 15 ڕۆژ هەواڵی لە دەستدانی هەموو کەسوکارەکەم پێگەیشت، لە سلێمانی بووم، لە گەڕێک ێواری تازە بوون لە کات لە ماڵی پورم بووم. مەجموعەی خزممان لە سنووری قەندیلەوە بەرەو ئێران ڕۆشتن. ئەو کاتە بەڕێ قاچاخ کاک سەید حاجی مەهدی بوو لەگەڵ کاک سەید حەسەنە کە چوونە ئێران، کە گەڕانەوە چووم لێم پرسین، وتم تخوا ئاگاداری منن، وتم کەسوکارەکەم چیان لێ هاتووە بینیوتان یان نەخێر؟ وتی وەڵی ماڵی باپیرت لە گوندی دەرێمەڕ ئێستا حالێن لەوێن، بەڵام باوکت و دایکتوان دیارین، کەس نازانێت چیان بەسەرات و ئایا ماون یا لە ژیاندا یان نەماون. دوای 15 ڕۆژ من بەو حاڵم زانی. دوای 15 ڕۆژ ئەو کات من کە زانیم بەم وەزع لەگەڵ پورما چەندین ڕۆژ گریاین، عنی بەدزیەوە دەبوایە بگریان ئێمە لە ترسی حکومەتی بەحس. ئەو کات خەڵکی هەڵەبجە وای لێ هاتبوو تەنانەت لە شاری سلێمانیان ڕێمان نەدەبوویەوە، دەبوایە بەدزیەوە سەردانی بازار و شوێنەکانمان بکردە لە ترسی حکومەتی بەحس ئەوە نەدڕەندە بۆ کاتیش. بیرم دێ ساڵێکیان لە قوتابخانە بووم هەر لە سلێمانی لە خوێندنگەی دەباهین بووم، دەباشان لە مەجید بەک. بڕواتان نەبێ ئەو کات وتیان مشریف هێتە سەرتان، من چوومە دەبلوسیەکان بەداخەوە هەتا مردن تا مابم لە ژیاندا بیرم ناچێتەوە قەت. لە دەبلوسیەکانە خۆم حەشاردا لەبەرەوەی مشریف نەڵێ ئەمە هەڵەبجەیتان تایە، ئەم پرسیاریان نەکرد عنیکە خەڵکی هەڵەبجە هەیە لێر لەم قوتابخانانایی نییە. بەخوای گەورە لەو کاتەژا خۆم حەشاردا لەبەرەوەی نەمبەن ئەنفالم کەن. ژیان ئەو کاتە زۆر بۆ من سەخت بوو، ینی ناڕەحەت بوو. ژیان لە بێکەسیدا ناڕەحەتە، نە کەسێکت هەبێ، نە دایکە بێ، نە باوکە بێ، نە خوشکە بێ، نە برا هەبێ. بەڵام خۆشبەختانە من پورم خوای گەورە جزای خێری باتەوە ئینشاءڵڵا لە دنیای هەتا ماوە من مەمنونی پورمم، هەم دایک بوو بۆ من، هەم باوک بوو، هەم برا بوو، هەم کەس بوو. دوایەوە یعنی خوا هەڵ ناگرێ پورم ئەجری مناڵەکانی خۆی خستبە بەسەر منە، یعنی ئەوت واز بێن لەو کوڕە هەرچیەکە خۆی ئازادە. لەبەرەوەی زانی کە نازی سۆزی دایکایەتی و باوکایەتی زۆر گرانە، بە کەس قبول ناکرێ. من شەو کاتە مناڵ بووم، تەمەنم 10 ساڵ بوو، لە پۆلی چواری سەرەتاییە بووم. دوایەوەتر نەمەزانی چی بکەم، هەتاوەکو ئەو شارەی هەڵەوەی تازە کە بنیادری نرا ساڵی 89 بوو پێم وایە، تازە دەشتانەوە ئەتر کە چوومەوە هەڵەوەی تازە لەگەڵەوەنا ژیانم پێکەنا هەتاوەکو ساڵی 1991 خوێندنی سەرەتاییم هەر لەو هەڵەوەی تازە تەواو کرد، هەتاوەکو پۆلی 6 لە پۆلی 6 بووم ساڵی 91 پێش ئەوەی ڕاپەڕینەکە دەست پێ بکات. من لەگەڵ مامەکانمان هەڵاتم بەرەو ئێران، چوون بۆ ئێران. بەڵە ساڵی 92 تر گەڕاینەوە ئەم شارە لە ئوردوگای دەربەنزڵی بووم کە گەڕامەوە شار یەکەم
شوێنێک کە چوومەوە شوێنە بەنزیخانە بوو خانوەکانی خۆمان لەوبەر لە گوڵان تەخت بوو بوون خانووی کەمانە بوو لە بەنزیخانە بوو ساڵی 1993 گەڕامەوە دەرێمەڕ لەوێ نیشتەجە بووم هەتاوەکو 2000 ساڵی 2000 ژیانی ئەوسەرگیریم پێکێنا ئێستا سوپاس بەخوا خاوەنی 5 منداڵ و خێزانم من بەش بە حاڵی خۆم منە و کاتە لە 16 سێ هەڵبەتە کیمامەرانەکەم نەبینێت چونکە ئێوارەی 16 سێ کە من ڕام کرد بۆ 16 مانگ یعنی ئێوارەی 15 سێ من لە هەڵبەتە دەرچووم ئەو شتانم نەبینێ بەڵام خەڵک باسی ئەکات بڕواتان هەبێ من مەبەست ئەوە نییە کە بڵێم یعنی لە ساڵێکا سێجا من سێو ناخۆم هەرمەسەلە ئەوە نییە بڵێم ڕقم لێتی یعنی کە بیر هەندێک شت هەر حەز نەفسیان حەزی لێ ناکەم بەڵام لە هەمان کاتیشا کە باسی ئەو شتانە ئەەکەن باسی ئێستا نەفەری وا بۆی گێڕامەتەواڵێ بڕواتان هەبێت کە وەختێک ئەم کیمیاباران لێ هەڵپەڕیوە فەقیرە هەڵپەڕیوە ینی شێوازی هەڵپەڕین لێ هاتبوو ئەوێت وەرن با هەڵپەڕین کابرا ئەوە بێ ئاگا بووە لە خۆی بەس ئێساش لە 16 سێە ینی من کە 16 سێ دەکرێتەوە من داوا لە هاوڵاتیانی بەڕێزی ئەم شارە دەکەم کە 16 سێ دەکرێتەوە یعنی تۆزێ خەمبار بن بەداخەوە کە 16 سێ ئێمە سەر قەبران ئێمە ئەم شوێنە کەسی وابینی وازانی بۆ شایی ڕۆشتووە نابێ ئێمە وابین ئەبێ ئێمە یعنی خەمناک بین ماتەمینی بگێڕین چونکە من مێژوو باسی دەکە ئێمە نامێنین منەسەنەوەکانم سواز بخوا یعنی تەمەنیان گەشتوتە 22-23 ساڵن ئەزانن بەم وەزع چۆن ڕوویاوە چۆن بووە چی بوو بەس ئینشاڵڵا داواکردن لەخوای گەورە خوای گەورە جارێکی تر ئەو شتەمان پێ نەنوێنێتەوە ینی نەیبینینەوە جارێکی تر چونکە ناڕەحەتترین وەزع بوو بۆ ئێمە كان هاورا دايكو بابانا دي ساديرو خوينو بنتك وكا جارك تنش جارانه وكا ديار بكر وكا بالو كنجو وكا آقري درس وكا محبات وكا برزانه إيرو دي سال تشتا سليماني لكي لكا هندري الباشاري حلبجي فرمانا مكردانه فرمانه